بۆ ئەنجامدانی نوێژی نیوەڕۆ پۆل ڕوو لە یەکێک لە مزگەوتە دێرینەکانی شاری سلێمانی دەکەن کە مێژووەکەی بۆ ساڵی 1940 زاینی واتە 183 ساڵ لەمەوبەر بەردەگەڕێتەوە. مزگەوتی هەمزە ئاغایە لە گەڕەکی سابوونکەرانی شاری سلێمانی کە مێژووی بنیادنانی بۆ سەردەمی ئەحمەد پاشای بابان دەگەڕێتەوە. 2 ساڵە لەلایەن نوێژخوێنان و پێشنوێژی مزگەوتەکەەوە کاری نۆژەنکردنەوە بۆ مزگەوتەکە دەکرێت تا لە ڕووخان و کۆنبوونی پارێزراو بێت. دیارە مزگەوتە مێژوویکی کۆنی هەیە لە سابوونکەرانە. لە ساڵی 1261 هیجری لەلایەن هەمزاغای مسەڕیف سەردەمی ئەحمەد پاشای بابان دروست کراوە و جیل بە جیل و نەوە بەنەوە هاتوۆتە خوارەوە هەتاکو گەیشتە ئێمە. هەمیشە مامۆستایانی ئاینی خۆیان بە خزمەتکاری خەڵکو و مزگەوتەکان زانیوە، بۆیە هەریەکە بە پێی توانای خۆی هەستاوە بە نۆژەنکردنەوەی ئەم مزگەوتە بۆ ئەوەی بەردەوام بێ لەگەڵ ژیانی مرۆڤەکانە. منیش هەمیشە خۆم بە خزمەتکاری مزگەوتەکان زانیوە، ویستومە کە هەز مزگەوتێ بچێم جێدەسم دیار بێ بۆ ئەوەی کە بتوانم لە ڕۆژی قیامەتە بەڵگەیەک بێ بەدەستمەوە بۆ ئەوەی کە خوای پەروەردگار پاداشتێکمان بداتەوە لەسەر ئینشاءالله. بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانیش لە ڕێگەی نوێنەرەکانیەوە لە قایمقامێتی سلێمانی هەفتانە و مانگانە سەردانی ناوچە و ناوەندە شوێنەواریەکان دەکات. کاری لە پێشینەی ئەم بەڕێوەبەرایەتیە ڕێگریکردنە لە کوێربوونەوەی ناوچە شوێنەواریەکان و نۆژەنکردنەوەی دوور لە تێکدانی مۆرکە مێژوویەکەی. وەکو لیژنەکە ئەوەی کە کرد بێتمان بۆ مزگەوتەکان تەبان تەنسیقێکی تاو هەیە لە بینی لیژنەکەمان و بەڕێوەبەرایەتی ئەوقافە بەنسبەت ئەو مزگەوتانی کە بەنیازن نۆژەنی بکەنەوانێ کە پێویستەکە نۆژەن بکرێتەوانێ پێویستەکە ئەوانش بە هەماشەوە لەسەر دیزاین و لەسەر دەستوری شوێنەوارە کەلەپورەکان دووبارە نۆژەن بکرێتەوانێ بە هەماشەوە، یعنی بێوانش هەم لە دیزاینەکە پابند بن بە ڕێنمایەکانی شوێنەوار و ناوەندی شارەوە. تەنسیقێکی تاوامان هەیە، ئێمە کتابەکەین بۆ ئەو شوێنانە کە پێویستەکە ڕەزامەندیان وەرگرین و لەلایەن بەڕێوەبەرایەتی شوێنەوار و کەلەپوری سلێمانیوانێ دیزاین نەخشەکەیان بۆ پەسەند دەکرێت بەو شێوازی کە بە مەرجەکانی شوێنەوار بێ. وەڵای مزگەوتمان زۆرە، سەر مزگەوتی بنتەبەقمان هەیە، مزگەوتی حەمزاغامان هەیە، چەند مزگەوتی کە مزگەوتی گەورەمان هەیەمانە کە هەمووی لەسەر شێوازی کەلەپوری نۆژەن کراوەتەوە، هەموو سیما کەلەپوریەکانی تیا دووبارە دانراوەتەوە. مزگەوتی گەورە و بنتەبەق و هەمزە ئاغا بەشێکن لە مزگەوتە دێرینەکانی شاری سلێمانی و ساڵانە لە ڕێگەی خێرخوازانەوە نۆژەن دەکرێنەوە و ڕێگە ناچێت هاوشێوەی بەشێک لە ناوچە شوێنەوارەکان کوێر بکرێتەوە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.